من ناوم بەهمەن باقیە گەنجێکی شاری دەربەدی خانم ماوەی چەند ساڵێکە دەستم بەم کارە کردووە من شۆک هەموو گەنجێکی کە بێکار بووم و هەوڵم داوە خۆم فێری میشە بکەم و لە ڕێگەی یوتیوبەوە فێر بووم وردە وردە ڤیدۆم ڕاکێشاوە و توانیمە فێری ئەم کارە بم و ئەم کارێش دروستکردنی چەقۆیە بەخواستی ئەو کەسێک کە داوامانیەکە یان جۆرەکانی چەقۆ کە خەڵک داوایەکە و خواستی لەسرە ئێمە دروستیەکەین. دروستکردنی چاقۆ پێکاتوە لە ئەو پۆڵایی کە بەکارێنی لەگەڵ ئەو شێوازی کلک و دەستکەی کە داوامان لەکەن ئێمە دروستیەکەین بۆ دەمی چاقۆکان پۆڵای بۆڵبرین و وەرەق بەکارێنین کە ئاستێکی تۆکمە و باشە و کوالەتێکی بەرزیەیە بۆ ئەو چەقوانەی ئێمە دروستی دەکەین لەگەڵ ئەوانەی کە لە دەرەوە دروستەکرێ هیچ فەرقی نییە بگرێ هەمان کوالەتیانەیە و ئەمانەی ئێمە زۆر لەوانەی بازاڕیش زۆر باشتر و بەقووەترە. مەرحەلەکانی دروستکردنیش چاقۆ میش پێکاتوە سەرەتا بۆڵبرینەکە یان وەرەقەکە لێنین ئەیکڕین کە ئەمە بەکار نایەت ئەم جۆرە بۆڵبرینە خەڵک بەکاری نایە نەفڕێدراوە ئێمە چنەی کڕین و دێن بەکارێنی سەرەتای بڕین و یەکەینە ناو کوورەکەمانەوە تا تەواو سوورە بێتەوە کە دوایەوە سوور بووەوە ئەمە ئاسنە ڕێکیەکەینەوە و بەو شکڵەکە بۆ چەقۆکە گونجێ ئەمە پانیەکەینەوە کە دوای پانمان کردەوە ئاسنەکەمان پان کردەوەمانە بە کۆسرای بڕین و ئەو شکڵەیە دێنێ کە درێژی و قیاسی ئەو چەقۆی کە دیاری کراوە. ئەم چەقوانە ئەتوانی بۆ قەسابی بەکاری بێنی بۆ ئەو کەسانی کە بۆ کەژووکیەوە چن بۆ چیاکانە چن ئەتوان بەکاری بێنن و ئەوانەی خەڵکی لادێن ئەتوان بەکاری بێنن بۆ ئیشی قەسابی و حیوان سەربڕین و شتانە و ئەم چەقوانە لە دەستکەکانی لە شاخی بەران دروستەکەین هەنێکی و هەنێکشی لە داری تو بەڕوو گوێز دروستیەکەین کە لە چیاکانی کوردستانی خۆمانەیە و دەمەکانیش ئەمانە ئاسنەکانی لە لای خۆمان دەسەکەوێت و شتێکی چاک و تۆکمە و بەقووەت. من زۆر جار ناتوانم بە تەنیا هەموو کارەکانی ئەم ئیشە بەڕێ بکەم و هاوڕێکی خۆم لەگەڵایە کە ئەویش کارەکانم لەگەڵا بەڕێکات و بە یەکەوە ئەم کارێک. دوای ئەوەی کە دەمی چەقۆکان دروستەکەین و ئەیبڕین بە کۆسەرە ئەمجا تێدا قۆناغەکانی سافکردن و ڕێکردنەوەی دەم. ئیتر دوای ئەوەی کە بڕیمان ڕێکمان کردەوە
بە کۆسرە بەو دەمەی کە بەس دەمی سمارتەیەکەیتر بە قیاسیی تاشین وی سافکردن جیاوازە. سەرەتا بە دەمی ئەوەی کە ئەی تاشێت ڕێکیەکەینەوە دەمی چەقۆکان، دواتریش سافیەکەین، دوای سافکردنیش کە ساڤوو ئەمانە ئەو ئاستەی وەرگر کە پێویستە دواتر بە پۆڵش و پەڕۆ بریقەی پێ پەیاکەین و ئەم شێوازش کە ئێمە بەکارێنین شێوازێکی ستانداردە و وا لە چەقۆکەکە بۆ ماوەیەکی درەنگتر ژەنگ بکا و درەنگتر تێک بچێت. دواتر کلک و دەست و ئەمانەی لێ بەسین و چەقۆیەکی جوان و کامل دەرەچێت و ئیتر لە فرۆشیان ئەیفرۆشین و خەڵکیش داوامان لێ کات لە ڕێی پەیج و ئەکاونتەکانمانەوە لە فەیسبوک یان لە ناو شار خەڵک دێ لێمانەکرێت و بە بازاڕکردنی بۆەوە. بۆ دەستکی چەقۆکانیش ئێمە سوود لە شاخی بەرانە بینین و دارگوێز ئەبینین و داری بەڕوو داری تو دەبین چونکە ئەمانە تۆکمەن و بەقوەتن و بۆیە لێ دروستەکەین. بۆ نمونە شاخی بەران کە لێ دروستەکەین شاخی بەران تەرەتا شاخی بەرانەکە تێنین بەو شێوازە کە ئەم گونجێ بۆ کلکی چەقۆکە لێ دروستەکەین. دواتر گەرمیەکەین و شاخەکە ڕێکەکەینەوە بە تەختیەی تاشین بۆی تا بەو شێوە گونجە بۆ چەقۆکە لێ دروست. ئەوە هەندێک شتەیە هەیە بشار مەکینەی یابڕمەیە. ئەم ئیشە ئەمە زەحمەتێکی زۆریە لە جارە بە تایبەتی لە وەرزی هاویندا گەرمایەکی زۆریە ئێمەش ئیشی ئاگر و کوورە و مامەڵە لەگەڵ ئاگر و ئاسناکەین ئیشەکەمان هەتا حەسکەی زەحمەت و گرانە بەڵام ئەمە نەبووەتەوە کاریەوەی ئەمە بۆ سینەکردنی ئەم کارە هەتا زیاتریش حەزمان لێ کردووە و توانین پەرەی پێ بدەین و هەتا بە هەموو گیانی بناسیین ئەم کارە. ئێمە لەم کارەمانە زۆر جار جوانکاری و شێوازی تازە و نوێ بەکارهێنین لەم کارە و بۆ چەقۆکانیشمان بە ئەو نەخشونیگار و شێوازەی کە داوا ئەکەن و زۆر جاریش خۆمان بە مێشک خۆمان دروستەکەن کە شتێکی جوان و تۆکمە دەرەچێت و شێوازەکانی هەموو شێوازی نوێن و جوانکاری.